سانەبێت لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا کۆمەڵێک شێعر و هەروە هەستی ئەدەبی بە ئێوە ئاوێزانەکەین بەیانەکەتان بە شار بەوە ڕازێنینەوە لەگەڵ خانمە شاعیرێکی زۆر بازبوون کە ساڵانێکە پێنووسەکەی خزمەت بە شەقامی هونەری و ئەدەبیەکات و وای کردووە کە هەستێک بژاکێت بۆ مەبەستەش میوانداری زۆربەڕێز خەت و کەژاڵمان کردو کە ڕێگایەکی زۆر دووری بڕیوە بۆی لە شاشە ڕەنگینەکەی ئێمەوە هەستەکانی وشەکانی لەگەڵ ئێوەدا هاوبەش پێ بکات. کەژاڵ خان سڵاو لێبێ. سڵاو لە ئێوە و هەروەها لە هەموو بینەرانی بەرنامەکەت و زۆر بە تایبەتی لە ئەمڕۆدا کە دوێنێ کارەساتێکی زۆر مێژووی ڕوویدا و هەمومان زۆر زۆر لێبڕاوانە چاوەڕوانمان ئەکرد و ئەمڕۆژ سوتفە بەرنامەکەی من کەوتە ئەم کاتەوە پیرۆزبایی لە تەواوی گەلی کورد و هەموو کەرکووکیەکانەکەم و سپاس بۆ ئێوەش بۆ میوانداری من بۆ ئەوەی کە لەم کاتە هەستیارەدا میوانداریتان کردەوە. زۆر بەخێر زۆر سپاس. کات خۆشحاڵ تۆزێک باسی ئەزمموی شعری خۆت بکە لەکەی و خەریکی شارنووسینی چۆن بوو کە دەست بە شارنووسین کرد؟ من لە ساڵی 1960 دەستم پێ کردووە. یەکەم شعرم کە نووسیم زۆر سیر بوو بۆ دەربەندی خانم نووسی، یعنی هەر یەکەمین جار کە قەڵەمی من پژا بۆ نیشتیمان بۆ خاک پژا و هەتا ئەم ساڵانەی کۆتاییش هەمە ڕەنگ دەمنووسی، بەڵام لە ئێستادا خۆمم تەرخان کردووە بۆ سێ ئەزمموی شعری بۆ نەتەوە و نیشتیمان بە تایبەتی شعری بەرگری ئەدەبی بەرگری ئەنووسم لەو بوارەدا ئەنووسم و شعرێک بۆ ژنان بە تایبەتی بۆ مافەکانی ژنان و بۆ ئەو ژنانەی کە دەستێژی ئەکرێتە سەریان یاخۆ تونندوتیژی ئەکرێتە تونندوتیژیان بەرامبەر ئەکرێ و لەم کۆتاییانەشدا مەرگی دایک کە دایکی خۆم مرد لە 2010 تا ئێستا بە بەردەوامی مەرگی دایک ئەلاوێنمەوە تا ئێستا 14 قەسیدەی دوور و درێژم نووسیوە کە زۆربەی زۆریان لە کوردستان نوێژ بڵاو بوونەتەوە و لێکۆڵینەوەی زۆر زۆری لەسەر کراوە و بڵاوبەتەوە لە ڕۆژنامەکانە. زۆر باشە. کەژاڵ خان کاتێکە نووسەرێکە شاعرێک بڕێنەدا بنووسێت ئەبێ شتێک پاڵنەری بێت واتە ئازارێک هەستێک بریمێک ناتەواویەک لەو شانە جوگرافی کە لە ناویدایەتی تۆ وەکو کەژاڵ خان وەکو ئافرەتێکە دڵنیام ئافرەت دیدگای بۆ بابەتەکان جیاوازترە وردبینترە بەهەسترە تۆ چی پاڵنەرە بوو بە تایبەتر لە هەموو شتەکان کە وای لێ کردی تۆ بنووسی دەستکەی بنووسی؟ سەرەتا چەوسانەوە، سەرەتا ئەوەی کەوا من کچێک بووم خاوەنی بڕیاری خۆم نەبووم لە ناو خێزە و لە ناو کۆمەڵگا، ئەوەی وای لێ ئەکردم کە ئەو هەستەی کە لە ناو ماپەنگی خواردبەوە بە نووسین دەری ببڕم و یەکەم شعریش کە نووسیم وەکو وتم بۆ دەربەندی خان نووسیم هەتا وەکو دوای ڕاپەڕین من هیچ شعرێکم لەسەر ناوی خۆم بڵاو نەئەکردەوە، دواتر لەسەر ناوی خۆم بڵاوم کردەوە. پاشان ئەو شعرانەی کە ئەم نووسی لە بەرەوەی ماڵی ئێمە خێزانێکی زۆر متەدەینن، من خوشکی دکتۆر عادل نووری ئەندام پەرلەمانی عێراق بووم کە 2 ساڵ بەر لە ئێستا کۆچی دوای کرد و خێزانێکی یەکگرتو بوون، ئەوان پێیان ناخۆش بوو کە من خەتی ئەوان نەگرم، بۆیە ململانەیەکی زۆر لە بینی من و خێزانەکەم و من و کۆمەڵگاکە و من و بڵێن ئۆکو چۆنەڵێ ناگونجێت ژن لەم کۆمەڵگایەدا دەرکەوێ بە تایبەتی ئەو فترەیە کە من دەستم پێ کرد ئەو زەمانە ژن هەر نەیەتوانی بڕواتە دەرەوە و ئەمەش من لە ئێستادا هیچ گلەی و ڕخنەیەکم لە ماڵی باوکم نییە لە بەرەوەیان زۆر ڕخنیان ئەهاتە سەر کە بەو شێوەیە من بنووسم، بۆیە ئەمە زیاتر منی مکورترە کرد بەوەی کە بچمە پێشەوە. تەنانەت ئەو کۆڕە شعریانەی کە لە دەربەندی خان لە 91 و 92 و 93 و 94 بەشداریم تیا کرد، یەکێک لە مەرجەکانی من بۆ کۆڕەکان ئەوە بوو کە لەگەڵ لافیتەکەیە نابێ ناوی من دەرکەوێ، هەتا وەکو دائبەزمە سەر
تەختی شانۆ و شعرەکە ئەخوێنمەوە بۆی دوای ئەگەر هەرچی شتێ ڕووبا و ئەوە نییە تەنگژەیەک ڕووبا لە بینی من و باوکم و ئەمانەیە لە دوای کۆڕەکە ببێت چونکە پێش کۆڕەکە پێیان بزانیمایە نەیان ئێش بڕۆمە دەرەوە لە ماڵ ئەمە وای لێکردم زیاتر مکوڕتر بم بەڵام دواتر من چوومە ناو لە ئازاری خۆمەوە لە ژانی خۆمەوە چوومە ناو ژانی ژنانی کۆمەلگاکەم ئیتر بە هەمەڕەنگ بە شێوەیەکی فرەڕەهەند دەستم بۆ قەڵەم برد ئیتر لەسەر نەتەوە و نیشتیمان لەسەر مافی ژن لەسەر هەموو بوارێکە ئازارم تیادا چەشت بێت نووسیومە بە تایبەتی لەم ساڵانی کۆتایی کە چوومە دەرەوەی وڵات غەریبی لە خاکدا بڕان بڕوا بکەن تاراوگە زۆر ڕۆح کوژە واد لێ ئەکات تۆ بیری تەنانەت کۆڵانە قوڕاویەکان کۆڵانە چڵکنەکانی نیشتیمانەکەی هەستەکەی کە ئەو نیشتیمانە گەرمە ئەو نیشتیمانەی کە پڕە لە ئاژاوە و نەبوونی خزمەت گوزاری بەشێکە لە تۆ لە ناو ناختایە هەبە نیشتیمان بە هەموو کەینونە و بە هەموو کێماسێتەکانیەوە بەشێکە لە ئێمە و دانەبراوە گرنگ نییە تۆ بۆ هەر جێگایە کە ڕۆی ئەگەر ئەو جێگایە گوڵزارێکیش بێ تۆ هەر بە خەیاڵ بە ڕۆح بە عەقڵ لە نیشتیمانی بۆیە لەم ساڵانەی ئەخیرا ئەمەش زۆر ڕەنگی داوەتەوە لە ناو شعرەکانی دەست خۆش تەوا سپاس بۆ زۆر سپاس دەربڕین و شەد جوهانانە حەزەکەی با جومانە دەقێک بێ ئەگەر عازت نەبە دەقێک بخوێنیتەوە بەڵێ بەسەر چاو من ئەم دەقەم بە ناوی شاژنەکەی کەوانەی زێڕین بۆ ئامادە کردوون و پێشکەشی یەکەم بە بینەرانی ئەو بەرنامەکەتان مایکە بەکاربێنی تۆزێک باشتر بگرانەوە ئەم دەقە شاژنەکەی کەوانەی زێڕین پێشکەشم کردووە بە هەموو ئەو ژن و کچانەی شەنگال کە هەتا ئێستا ئازاد نەکراون و کەس ئاگای لیان نییە و نازانین لەکوێن شاژنەکەی کەوانەی زێڕین ئێستا لەکوێ کەنیزەکیت لە کام پەرزگا نوێژەکەی لەکوێ خەریکی دیرەکیت ژنە ڕەسەنەکەی کوردەواری دیلی دەستی کام دڕندەیت لە چی قوشبنێکی تاریکدای لە کام بیاباندا پەڕەندەیت لە جیلوەتدا مەلەک تاوس عەزازیل بۆ بوو بە ئەنفال لە گریان تا خەم و کاوس دیلانێت بۆ بوو بە قیتال بە کام زمان بانگت ئەکەن کام ئیسم کرا بە ناوت کام دەستە نیقابی خستە کام دەستە بورقای خستە جێی پڵپڵە و مەرجانەی کڵاوت ئەی ئاسکەکەی شاخی تۆرۆس بە کام چەک سێرەت لێگیرا لە کام بازاڕدا فرۆشرایت چۆن زنجیر لە پاوانت کرا لە جیلوەتدا مەلەک تاوس عەزازیل بۆ بوو بە ئەنفال لە گریان تا خەم و کاوس دیلانێت بۆ بوو بە قیتال کەنیشکە کوردەی ئازار سەخت چەند چەق و ڕۆحی سمیویت شمشێری ژەنگاوی کام دەست پەردەی شەرمی هەڵدڕێویت هۆ کوردەکەی زاگرۆس نشین ئێستا لەکوێدا ئەنیشیت لە جێی مێردی خۆشەویستت ئێستا ژنی کام داژیت لە جیلوەتدا مەلەک تاوس عەزازیل بۆ بوو بە ئەنفال لە گریان تا خەم و کاوس دیلانێت بۆ بوو بە قیتال بەخێر بیتەوە کەژاڵ زۆر سپاس دەست خۆش ئەم هەستی قوڵن و سیوان بۆ ژانێک بۆ ژانی چینێک زۆر تایبەتە ئێمە ناتوانین تعبیری کەین بەس دەتوانم لێەوە پرسیارە گەڵاڵە بکەم نووسین چی بە تۆ بەخشێت هەست دەکەم کە ئەخوێنیتەوە کە ئەنووسیت چاو پڕە لە فرمێسک
ئەم وشانە چۆن بۆ تۆ لە دەرهێنانی تۆ ئەوەنە ڕۆحیان بەبەرایە؟ من هەموو شعرێک پێش شعرەکە گریاوم، هیچ شعرێکم نەنووسیوە نەگریا بێتم. هەتا ئەم دەقیقەیەش لە هیچ بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی لە هیچ کۆڕێکە دانەبەزی و نەگریابم. لە ئەڵمانیا 3 جار گریان، کاتێکە کۆڕەکە تەواو بوو سەیرەکەم نیوەی قاعەکە ئەگری. 2 مانگ بەر لە ئێستا، مانگێ بەر لە ئێستا لە هۆڵەندا تقریبا ناوە مانگ و نیوێ بەر لە ئێستا کۆنگرەیەکە بوو لەوێ میوانێکی زۆر لە باشووری کوردستانەوە هاتە بوو کە شعرەکەم تەواو کرد کە بۆ کۆی ژنە شەهیدەکانی گەلی کورد نووسی بووم. کاتێک سەیرەکەم هەموو خەڵکەکە ئەگری. پێرێ لە کەلار هەڕێک ئەم شعرەم خوێندەوە بە تەواوی فرمێس کاتە خوارەوە لە چاومە نەمتوانی. شعرێک بۆ کەرکووک کە نووسیم لە تەلەڤیزیۆنی ڕێگای کوردستان بۆ هەڵەبجە نووسیم گریام. یعنی هیچ بەرنامەیەکی من نییە گریانی تیانە بێت. بێگومان ئەو شارە خۆی شارێکی زۆر جوانە، بەڕاستی ناوەڕێکی زۆر قوڵی هەبوو دژی ئەو کۆمەڵکوژیەی کەمینەی یەزیدی ئەنجام درا بەداخەوە کە وەکو تۆش لە سەرەتا ئاماژەت پێدا کە لە مانگی ئابوو بۆ شوێ بوو زیاد لە 2 بۆ 5,000 کەس لەو کۆمەڵکوژیە بەڕاستی بوونە قوربانی کە ڕێکخراوەکە هەر بەوەش ڕازی نەبوو کە هەستا سەرجەم ئەو کچانەی لە بازاڕی ڕەقە و شاری مووسڵداندا بۆ فرۆشتن. دوای ئەوەش ئەم کارەساتە بەردەوام بوو، خەڵکەکە چوونە چیای شەنگا لەوێمانەوە هەندێکیان ئەسڵەن هەر لە برسێتیان مردن تا هێزە کوردیەکان گەیشتن و وەزاکە کەمێک کۆنتۆڵ کرا. ئەم دەقانەش جۆرێک لە دڵنەوەییە، جۆرێک لە دەربڕینی هەستەکانی خۆمانە، ئەو هەستانەی کە ناتوانێت ئینسان چیتر لە ناخی خۆیان بیهێڵێتەوە و ئەیکاتە دەقێکی لەو شێوێ. دووبارە دەستخۆش. زۆر سپاس. ئەمە بۆ ئیزافەکردنێ بۆ قسەکانی تۆ لە خەباتی ڕەوای گەلێکدا ئەو کاتێکە ئەو گەلە داگیر ئەکرێت و ژێردەستەیە ئێمە بە 2 جۆر هێزمان هەیە کە خەبات ئەکرێت بۆ خەباتی بۆ ڕزگاری گەل و نیشتیمان. هێزێکیان پێی ئەوترێ زبرە هێز و هێزێکی پێی ئەوترێ نەرمە هێز. لە زبرە هێزەکایتر ئەوە خۆتان ئەزانن خەباتی چەکداریە، نەرمە هێزیش بریتیە لە خەباتی کللتوری و هوەری و ئەدەبی. تۆ هەموو ئەو شعرانی کە بۆ نەتەوە نیشتیمان بۆ شەهیدان بۆ لاوانەوە ئەوەی کە ئەکرێ بە گۆرانی ئێستا بۆ نمونە من لە شۆڕشی ژینایە شعرێکم نووسی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان هەر 4 پارچەی کوردستانم تێدا لاواندەوە یەکسەر ئەمەل خات و ئەمەل سەعید کوردە کردی بە گۆرانی. ئەمە ئەمێنێتەوە ئەزانی هەندێک جار یەک شعر ئەبێ بە سمبولی ئازادی نەتەوەیەک لەبەرەوە لە ئەدەب ئەمە خەباتی نەرمەهێزە. ئەو کاتەی کە چەک ناتوانێت کاری خۆی بکە تۆ بە ئەدەب ئەڕۆی، ئەو کاتەی کە ئەدەب ناتوانێت تۆ بە چەک هەردووکی بەیەکەوە هێزی سێم دروست ئەکا کە پێوتە هێزی زیرەک. تۆ بە هێزی زیرەک ئەتوانی نیشتیمان ئازاد بکەیت و هیوادارین ئەگەر ئێمە خۆشمان نەیبینین نەوەکانمان لە داهاتوێکی نزیکدا لە کوردستانێکی ئازادا هەر خۆی مێژوشدانی بەوەدا ناوە کەژاوخان کە شەڕی پێنووس نەمرتر ئەمێنێتەوە وەک لە شەڕی چەکداری و خەنجەر. مێژوودانی بەوەدا ناوە خۆشبەختانە. کەژاوخان باسی ئەوەت کرد ئازار و دووری و هەموو ئەم بابەتانە کارتێکەر بوون بۆ تۆ هاوکات ئەگەرم هەستانە بژاکێن بە دڵنیا و پێنووس ئەتوانێت شتێکی باشتر بنووسێ. بەڵام هاوبەرامبەری ئەوە ئێمە ڕەنگە وەکو کەسانێک پڕبین لەم هەستانە بەڵام نەتوانین بنووسین. چ شتێک یاخود چ ڕەهەندێکەیە بۆ ئەوەی بڵین ئەم کەسە ئەتوانێت بنووسێ شاعیر بێت؟ ئایا هیچ ڕەهەندێکی تایبەت هەیەیان تۆ ئەتوانی هەڵقوڵاوی هەستەکانت وەکو ئەوەی کە مناڵێک دروستە بێ بە هەمان شێو دڵنیام شاعیرێک هەمان هەستی بۆ بەرهەمەکانی خۆیە تۆ بەرهەمەکان وەکو مناڵێک خۆشەوە. هیچ ڕەهەندێکی تایبەتی هەیە کە شاعیرێک بتوانێت ئەم شتە جێبەجێ بکات بۆی بڵێ من بوومە بە شاعیر یاخۆ بوومە بە نووسەر؟ زانی چۆنە شعر ژانرێکی ئەمەندە قوڵ و بەرفراوانە هیچ کەسێ ناتوانێت بەخۆی بڵێ شاعیر. ئەبێت مێژوو ئەبێ شعرەکانی لە مێژوودا بڵێن بمێنێتەوە. تۆ لە
کاتێککە ئەنووسید ئەگەر ئەو نووسینە بە نەمری مایەوە لە دوای خۆت ئێستا بۆ نمونە ئەلیاسە و ئۆدێسا ئەوە بۆ هەتایە ئەمێنێتەوە یاخود مەموزینی ئەحمەدی خانی تۆ لەوەتی ئەحمەدی خانی مەموزینی نووسیوەتەوە ئایا چەند ملیێن شعر نووسراوە ئەوە نییە بەڵام هیچیشی نەماوەتەوە مرۆڤ ناتوانێت بەخۆی بڵێ شاعر ئەبێ خوێنەر و ئەبێ لێکۆڵەران و ئەبێ مێژوو پێت بڵێ تۆ شاعری دەقەکە پێت ئەڵێ شاعری ئەگەر ئەو دەقە مایەوە بوو بە دەقێکی واڵە بوو بە دەقێکی نەتەوەی بوو بە دەقێک کە کۆمەلگا کە خوێنەر کە خۆی تیا ببینێتەوە و بتوانێت ململانەی هەموو کات و زەمانەکان بکات و دەقێک نەبێ کە بۆ فترەیەکی زەمەنی نووسرا بێتەوە ئەوە ئەو کاتە دەقێکی نەمرە و شاعیرەکە لە دوای ئەوە ئەمێنێتەوە ئەبێ بە شاعر دەقی ئەی ڕەقیب پێم وا بێت دڵدار بەس بەو دەقە ناسرا هەتا کوردێک ما بێ تۆ ئەی ڕەقیب ئیتر سمبولی ئازادی نەتەوەیەکە ئەوە نییە من هیوادارم لە یەکێک لە دەقەکانمە ژیان ئەو شەرەف و شکۆیەی پێبەخشی بم یەکێک لە دەقەکانم بمێنێتەوە بۆی هیچ نەبێ ئەگەر لە ئایندەیەکی زۆر زۆر دوورانە بێ لە ئایندەی تقریبا 100 ساڵی داهاتووە بڵێن شاعیرێکمان هەبوو بە ناوی کەژاڵ نوورێەوە کەژاڵ خان باکێماندا بەرهەمێکی تر بێت ئەوەندا ڕۆچیتە ناومانەوە نامانێت گفتو بۆ بکەین تەنهامانە گوێمان لە بەرهەم بێت بەڵێ من وەکووتم لەم ئەخیرەیە بۆ دایک و نیشتیمان و بۆ ژن ئەنووسم لە کاتی مردنی دایکما 14 بەش تا ئێستا قەسیدەم نووسیوە یەکێک لە کورتە شعرەکان ئێستا بۆتان خوێنمەوە ئەم قەسیدەیە 14 بەشە بە ناونیشانی هەرگلەی بێ لە تۆ هەرگلەی بێ لای تۆ دایکە تۆ پێم بڵێ ئەگەر ئازار زیاتر بوو لە قەبارەی ناخ بیدەمەکێ ئەگەر فرمێسک زۆرتر بوو لە ڕووبەری چاو بیخەمەکوێ گەر هەناسە خێراتر بوو لە ڕۆشتنت چۆن ڕایگرم ئەگەر خەفەت قورستر بوو لە هێزی شان چۆن دایگرم ئەگەر خۆشی ڕەشتر بوو لە بینایی شەو چۆن بیبینم ئەگەر خەون تا لای تۆ هەڵی نەگرتم چۆن تێپەڕێنم گەر ئیرادە تەنکتر بوو لە بەرگی ئاو چۆن بیدڕم ئەگەر مردن تۆ بفرۆشیێتەوە بە ژیان چۆن بیکڕم ئەگەر بەخت تونتر لە فەقیانەکەی تۆ گرێدرا بوو بیدەمە کێ بیکاتەوە گەر بێدایکی کردمی بە مناڵێکی گرینۆک چی بکەم تا خوا بیباتەوە بەخێر بێتەوە زۆر سپاس ئەو ڕۆچوونە قۆڵە بە نێو دەقەکانە هەڵبژاردننی ئەو شانە دروستکردنی ئەو وێنە شاریانە وای کردووە کە بەڕاستی دەستخۆشی لێ بکەین کە بۆ دەقەکان زۆر سپاس هەر بشیت بابەتێکی تر هەیە هەمیشە ئەو پرسیارا کرێ ئایا تۆ بینە لەگەڵ خوێندنەوەیە چۆنە ینی بەدەل لە نووسین و کاتەکانی خۆت چۆن بۆ خوێندنەوە تەرخانەکە ئایا تەنها بابەتی شاریە خوێنیتەوە یاخود هەموو ژانەرا دەبێکان بە شێوشی گشتێ خوێنیتەوە لە ڕاستیان من بەر لەوەی دەستکەم بە شێر لە 83 تا ئێستا نەخوێنمەوە ینی تەمەنم 13 ساڵ بوو یەکەم جارێک کە دەستم کرد بە خوێندنەوە هەموو قیسەسە پۆلیسەکانی ئاجاسا کریستین بە زمانی عەرەبی خوێندەوە لەم ساڵانەی ئەخیردا بۆ نووسینی شێعر بە تایبەتی دەقە نیشتیمانیەکان لەبەر ئەوەی ئەگەڕێمەوە بۆ مێژوو بۆ جوغرافیا بۆ ئەوەی کە ئەو شعرەی کە ئەنووسم ئەینووسم بۆ ئەوەی ڕەهەندێکی زۆر بەرفراوانی مێژوویی هەبێ
پێویستم بە خوێندنەوەی هەیە دەقی مەرگی هێواش کە نووسیم و تا ئێستا سێ جار لێکۆڵینەوەشی لەگەڵا کراوە پێم وا بێ نزیکەی 32 کتێبم لەسەر مێژووی گەلی کورد خوێندەوە و لە هەموو دەقەکەشە بە تایبەتی ئەچێتەوە زۆر بە قوڵی ئەچێتەوە سەر مێژوو هەتا ئێستا ئەوانەی کە لەسەریان نووسیوە زۆر بە ڕێز و خۆشەویست کاک نیهاد جامی کە یەکێکە لە نووسرە هەرە جددیەکانی کەرکووک جوانترین لێکۆڵینەوەی خۆی لەسەر مەرگی هێواشەکەی من نووسیوە و ئەو زۆر زیاتر ڕۆچوەتە ناو مێژوەکە و باسی ئەوە هات کەم قسە لەسەر و بابەتاناکە دیارە بابەتەکە زۆر جوان و قوڵ بووە بەڵێ لە پۆرتاڵی ڕووداویش بڵاوی کردەوە زۆر بایەخی پێدا لەبەرەوە من ئەگەر نەخوێنمەوە بەڕاستی ناتوانم بنووسم خوێندنەوە زۆر سەرەکیە بوو ئەوەی مرۆڤ شارەزا بێ هەم بە زمان هەم بە ستاتیکا هەم بە وێنە هونەریەکان و هەم بەوەی کە تۆ ئەگەر بۆ نیشتیمان بنووسی پێویستە بۆی بزانی نیشتیمان چییە بۆچی نیشتیمانی تۆ تا ئێستا ئازاد نەکرا بۆچی تۆ گەلێکی دەست بەسەر و داگیرکراوی لە کاتێکا ئێمە مێژوو سەلماندوێتیکەوە گەلی کورد گەلی نێوان چیەکانی زاگرۆس و تۆرۆسە مێژووی ئێمە گەڕێتەوە بۆ 25,000 ساڵ پێش ئێستا یەکەمین کۆمەڵگە کە لە سەر زەوی دروست بوو کۆمەڵگەی کلانیە کە لە چیەکانی زاگرۆس و تۆرۆس دروست بوو گەلی کوردە ئێمە ئەسڵەن گەلی کورد بناغی شارستانیەت لە نێو کوردستانەوە سەری هەڵداوە لەبەرەوەی ئێمە ئەبێ هەمیشە بخوێنینەوە مێژوو بخوێنینەوە بۆی بتوانین بنووسین بە باش خۆی دیارە کە چەند هەستی نەتەوەی و قۆڵە بەم بەیانەیە بەم جلە کوردی ڕەنگینانەوە ئێمەشی دەلالەتێک من حەزم کرد جلی کوردی لەبەرکەم منش بیرم لەوە کردەوە بەخواوتم بەداخەوە ئێستا نەورۆز تیڤی مەرجێکیان هەیە هیچ پێشکەشکارێ بەغێری جلی کوردی نابێت ئابۆزێ خۆزگەیە تەلەڤیزیۆنی کەرکووکیش بە تایبەتی کەرکووک بە تایبەتی تەلەڤیزیۆنی کەرکووک هەستەکەم پێشنیازێکی خراپ بوو ئێستا گوێیان لێبێت جەماعەتی کۆنتڕۆڵەڵێن یاڵە باو پێشنیازە پێویستە بەڕاستی ئەزانی چۆنە وەکو من پێم وتی گەلی کورد پێویستە بگەڕێتەوە بۆ کەلتور و کەلەپور جلی کوردی ئیسپاتی ئەکا ئەی سلمێنێ کە تۆ نەتەوەیەکی تۆ جلی کوردی ئەگەر هەموو گەلی کورد خۆزگە پەرلەمانی کوردستان داوای یەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی ئایندەی پەرلەمانی کوردستان بڕگە یاسایەک بخەنە ناو پرۆژە یاسای دەستوری هەرێمی کوردستانەوە کە هەموو کوردستان تا ئەو کاتەی ئازاد دەبێ لە غێری جلی کوردی هەم پیا و هەم ژن هیچ جلێکی تر بەکار نەهێنن لەش ساغ حەزێکی جۆمانە دەقێکی تر بێ چکە بەڕاستی بەرنامەکەمان کۆتایی پێهاتووە لەگەڵ دەقەکەی تۆ ئازیزان دوای ئەم دەقا چینە لای بابەتێکی تر و بابە لە دەقەکە کەژاڵخان ئەمە حەزمانە کرد زیاتر خزمەتەکەین کاتی بەرنامەکەمان ئەوەندەیە بەڵام لە بەر پرۆگرامەکانی داهاتوو تا زیاتر خزمەتەکەین ئەگەر پامێکی تایبەتە هەبێ بەم جلە کوردیانە من دڵم نایە بڵام بەرنامەکە کۆتایی پێدا پەیامی من بۆ ئێوە و بە تایبەتی بۆ تەلەڤیزیۆنی بۆ کەناڵی کەرکووک پێم وابێ ئەرکی ئێوە وەکو کەناڵی کەرکووک لە کۆی کەناڵەکانی تر زۆر قۆڕسترە لەبەر ئەوەی شەڕە نەتەوەی یەکە لە ناو کەرکووک و خانەقین ئێوە نمایندەی هەرێمی کوردستانن بۆیە حتا زیاتر ڕۆ بچنە ناو مێژووی گەلی کوردەوە و حتا زیاتر هەوڵ بدەن کوردستانی بوونی کەرکووک کوردستانی بوونی ناوچە دابڕێنراوەکان بسەلمێنن و هەرچیتان کردبێ هەوڵ بدەن کە مادەی 140 زیندووکەنەوە هێشتا هەرکەمە ئێمە چاومان لێتانە ئەو گڕێی کە لە بابە گوڕگڕ ئەو گڕێی کە لە ناو ناخی ئێمەیە لە لای ئێوە ئەگرێ لە ناو بابە گوڕگوڕەوە دێتە دەرێ هیوادارم ئێوە بەو گڕا ڕێگەی خەباتی گەلی کوردستان ڕۆشنکەنەوە دەستخۆش فەرمو شارەکە خوێنینەوە دواتر ئەچینە لای بابەتێک ئازیزان بەڵێ ئەم دەقا
هەمە ڕەنگەش هەندێک شتی هەمە ڕەنگی تێدایە با هەرنەتەوە و نیشتیمان و هین نەبێت ئەو شیرین حەزی لە بابەتانە. بەڵێ بەڵێ ئەگەری هەیە ئەمەش زۆر هین نەبێت کەزاڵخان هەر وشەیەک باوەڕکە لە تۆ دەرچێ بۆ من یەک دنیامانەوە دەلالەتی هەیە یەک دنیا ئەچێتە ئێرەمە لێرەمە ئەچەسبێ. زۆر سپاس ئێوارە کۆڕێکمان هەیە کاتە زیاتر گوێنێ. بەڵێ بەر لە شارەکە ئێوارە لە ساڵۆنی شەقامی جمهوری لێرە کە ژاوخان کۆڕێکی شاری ئەنجامەدا بە دووبارە باسی ئەزمموی شعری خۆی و بەشێک لە شارەکان شەخێنێتەوە. خۆشبەختانە. تەنیا مەیلی یار نەبێ ئەی دڵ لەبەر تۆ عەشقم بە عەشق کوژاندەوە بۆیە لەگەڵ یاردا سەری یەکتریمان خوارد ئەی نەزاکەت هەموو چەکەکانی جەنگیان تیا بەکارهێنام و تۆم نەدا بەدەستەوە ئێستا تۆ بەس بە من ڕەوای ئەی خەم پێم خۆشە هەمیشە نوێترینی هەموو داهێنراوەکان تاقی بکەمەوە تەنیا جۆرەکانی تۆ نەبێ ئەی تەمەن پێم خۆشە لە هیچ بەشێکی لەشم نەچی تەنیانی نۆکەکانم نەبێ چونکە لە کاتی بێزاریە سەری درێژترینیان ئەخۆم ئەی هەناسە بچۆرەوە سەر ئەجناسی هەموو بایەکی سارد تەنیا مەیلی یار نەبێ هیوادارم یاری هیچ کەسێ مەیلی سار نەبێ. زۆر سپاس.